بەڵێ لەسەر سەردانیەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیرانی قەتەر لەگەڵ وەزیری دەرەوە ئێساش هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە واشنتنە هەموو ئەمانە بە بانگشتی فەرمی چوونەتە واشنتن و گفتوگوی تایبەت و جیاواز دەکرێت لەسەر پرسەکانی پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. دەمانێت بزانین ئەم جوڵە دیبلۆماسیانە چی لە دۆخەکە دەگۆڕێت و ئەمریکا دەتوانێت یاخود دەیەوێت چ دۆسیەیەک یەکلا بکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەس بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆرەی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە سوپاسەوە لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز حەسەنم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەم سەردانی و جم و جۆڵانە چۆن دەبینن بەڕێستان؟ چ خوێندنەوەیەکی بۆ دەکەن؟ زۆر سوپاس. لە ڕاستیدا ئێمە دۆخێکی جیاواز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە دەریای سوور و لە عێراق و لە غەزە و ئەوانە دەبینین. دەتوانین بە شێوەیەکی دیاریکراوە بپێت داگیریەوە ئەوە جەخت لێ بکەینەوە کە ئیپیسێنتەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای ئێستا بۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە بابەتێک بۆ وەڵامی پرسیارەکەت باز دەکەم کە دەتوانم بڵێم کۆنکلوژنی زۆربەی بابەتەکانە، نەتیجەی زۆربەی بابەتەکانە. ئەویش ئەوەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەردەم دووڕیانێکدایە، یا دەبێ بشکێت و تەسلیم بە ئێران و لایەنگیرەکانی بێت و لە ناوچەکە بڕوات، یا دەبێ ئێران و لایەنگیرەکانی لە ناوچەکە پاشەکشە پێ بکات. ئەمە بۆ هەموو لایەکمان بەجێ دێڵین. ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵێ؟ هەرگیز قەت شتی وا نابێت بە هیچ شێوەیەک. ئەمریکا ئامادە نیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئیپیسێنتەری سیاستەکانێتی بەڵام بەڕێز حەسەن بۆ خۆتان بزانن ئاسایشی ئیسرائیل بەتایبەت لە ناوخۆی ئەمریکا ڕخنەیەکی زۆر ڕوبەڕووی بایدن دەبێتەوە لە کاتێکدا نزیکن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاوە. بایدن دەیەوێت بە جۆرێک لە جۆرەکان خۆی کۆبکاتەوە و سیاسەتێکی نوێ دابڕێژێتەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پرسیارەکەی من ئەوەیە بۆ تۆ، ئەمە دەبێتە فریاد ڕست بۆ ئیدارەکەی بایدن؟ سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئاستی دروستکردنی بڕیاری سیاسی و لەسەر ئاستی سیاسەتە قوڵەکانی دەوڵەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلێک گرنگترن لە بوونی بایدن و ترامپ. تەنانەت لە ئەمریکاش ئێمە دەوڵەتێک کە دەبینین دەوڵەتێکی سەدحی دەبینین، فۆرمالیزە دەبینین، جیاوازی زۆری هەیە لەگەڵ ئەو دەوڵەتە قوڵەی کە بەرژەوەندە استراتیجیەکانی نەیشن، نەتەوە، ناشنال ئاکت، هیستۆریکال کۆنتێکستی ئەمنیەتی ئەمریکا لە ناوچەکە دەپارێزن. من ئەمە بۆ جەنابەت ژینۆخان تەئکید لێ دەکەمەوە دەمەوێت بگات ئەمریکا لە دووڕیانێکدایە، یا دەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵێ و سەرکەوتنی ئێران ڕابگەێنێت کە هەرگیز ئەمە ڕوونادا. بۆیە بەرەی ئێران ئێمە ئەگەر تەماشا بکەی ماوەیە کە بێدەنگی هەیە لە نێوان ئێران و میلیشیاکانی لایەنگیری ئێران لە لیبیا ببوورە، ئەم بێدەنجێ بەوە دەگەڕێتەوە کە ئێرانیەکان زۆر لەوە عاقڵترن لەوە تێنەگەن کە ویلایەتەکانی ئەمریکا ئەو هێزەنیە بشکێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەرژەوەندیەکانی لێرە قوڵن و ئەو زەربە کاریگەرانەی لە حیزبوڵڵای عێراقی واروها لە دێرەزور و ناوچەکانی دیکەی سووریا ئاراستەی میلیشیایەکانی کردن و ئەم بە ئامانجگرتنەی بەرپرسانی پرۆکسیەکان وەکیلەکان بە فارسی نیابەتەکانی ئێرانی کە ئەوەندە بە دقت لە ڕێی تەکنۆلۆژیای نوێوە لە ڕێی فریوە هەرە پێشکەوتوەکانەوە بە ئامانجیگرتن بەس بوو بۆ ئەوەی کە هەموو لایەک لەوە تێبگەن کە ئێران کە ئەمریکا دیبلۆماسیەت نییە بەتەنیا، ئەمریکا ئەو زەربە کاریگەرانەیە. بۆیە ئەوەی کە ئێمە لە عێراقیش دەیبینین، لە تورکیاش دەیبینین، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەریای سووریش دەیبینین، بۆ ماوەیەکی کە هەتا دەوڵەتی عێراقیش پاشەکشەی ئەو بەرەیە. بۆش دەبینین لە ماوەیەکی داهاتوودا ئەمە با پێشبینی من بێ حکوومەتی عێراقی لە بڕیارەکانی دادگای فیدرالی لە مەسەلەی زۆر شت وەک جاران پەلە ناکە نانەوێ لەم شێتە بەردەوام بن. سەرنجی منە ڕاکێشا بۆ ئەو پرسیارەی ئەوەی لە عایلەی حەسەن نەسروڵڵاش. بەڵێ سەرنجی منت ڕاکێشا بۆ ئەو پرسیارەی کە بڵێم ئایا ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت هەمیشە بە هێز پرسەکان یەکلا بکاتەوە؟ مەبەستم یعنی هێزی بردومان و چەکداری و بەرەنگاربوونەوەی زیاتر بیا خود دیبلۆماسیەت ڕۆڵ ببینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا ئەمریکا کامیانی هەڵبژاردووە؟ ئەمریکا لە مێژووی سیاسی خۆیدا لە 1976ەوە هەتاکو دەگات بە جەنگی جیهانی یەکەم
هەتا دەگات بە سیاستەکانی دوای گرێت دیپڕێشن 1929 تا دەگات بە لێدان لە هێرۆشیما و ناکازاکی هەردوو لێدانەکەی هەتاکو دەگات بە ئەمڕۆ سیاستێکی هەیە دروشمێکی ئەمریکا هەیە لە دەستوردا جێگیر کراوە لە یاسایەکاندا ئەوان شەرمی لێ ناکەن دموکراتیت لە ناوخۆ دیکتاتۆریەت لە دەرەوە ئەمریکا شانازی بەوەی دەکەن کە لە سیاسەتی خارجیاندا بەرامبەر نەیارەکانیان دیکتاتۆرن ئەمە دروشمی ئەمریکایە دموکراسی لە ناوخۆ دیکتاتۆریەت لە دەرەوە لەسەر ئەو بنەمایە ئەمریکا ئەم جارە بڕیاری داوە بەرامبەر ئەو ڕازبوونەوانەی کە بەرامبەر بە سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بە زەبری هێز ئامادە دەبێ بەڕێزان هێنانی ئەم هەموو هێزە ئەم فڕۆکە هەڵگرانە ئەم هەموو تەکنۆلۆژیانە ئەم هەموو ئامادەیە بۆ شار من ناڵم بۆ شەڕێکی تۆتاڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەڵام بە دڵنیاییەوە یعنی هیچ مەجالی تێدا نەماوە بە ئەم قسەیە لەسرم حساب بێ ناچارە دەبێ پاشەکشە بە عێراقی میلیشیایی بە لوبنانی میلیشیایی بە فەڵەستینی میلیشیایی و هەروەها لە دەریای سوور دەتوانێت لەوێ سڵحێک بنیاد بنێ دوایەوە پاشەکشەیان کرد سەرەتای و پاشەکشەی چاوەڕێی جەنگێکی جیهانی دیکە بکەین پرسیارت کردەوە نەخیر بە هیچ شێوەیەک جەنگێکی جیهانی دیکە دروست نابێ بەڵام لەسەر ئاستی دوژمنە لۆکاڵیەکان و حوزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا پاشەکشە بە هێزەکان دەکات هەر لەم چوارچێوەیەشدا هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە هەرچەندە هەرێمی کوردستان بەشێک نیە لە شەڕەکە و بە هیچ شێوەیەک ئامادە نەدژی کۆماری ئیسلامی ئێران بستە هیچ بەرەیەکەوە نەدژی تورکیاش بەڵام ڕۆڵێکی گەلێک گرنگی لەم جیۆسیاسیەدا هەیە ئەوەی کە دەبێت جەختی لێ بکەمەوە ئەمریکا لەم دووڕیانەدا یا دەبێت سەرکەوێ یا دەبێت بشکێ ئێرە ئەفغانستان نیە ئەمریکا ئامادە نییە من قسەیەک دەکەم ئەم قسەیە باتۆزێک لە وەک دەڵێ بۆ گەیاننەکە بێ نەک زۆر عەمەلی بەنالۆژیکی لێ مۆرمەگرن بڕواتان بێ ئەمریکا ئەتۆم بەکاربێنێ لەم ناوچەیە پاشەکشە ناکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من باسی فڕۆکەخانەیەک ناکەم سپینێ لە ناوچەیەکی هەرێم عێراق باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم بۆیە ئەمریکا ئەم جارە هاوکێشەی ناو کۆشکی سپی جەنابەت ئاماژەت پێدا زۆر گرنگە خۆی هاوکێشەی ناو کۆشکی سپی مەترسیە لەسەر هاوپەیمانەکانیان لەسەر هەرێمی کوردستان لەسەر کوردی سووریا لەسەر زۆر شوێن بەڵام هاوکێشەی ناو کۆشکی سپی چیتر کاریگەری نابێت لەسەر سیاستەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشەکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشەکردنی ئەمریکایە لە مێژوو لەم ناوچەیە لە سیاسەتی گەورە لە پشتێندەکانی بەیەکگەیاندنی سیاسی بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندیێنی و دەوڵەتەکان گەلێک سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.